بەناوی خودای گەورەی میهرەبان عومەری کوڕی عەبدولعەزیز خەلیفەی پێنجەمی موسڵمانان لە کاتی سەرەمەرگدا بوو. دەوروبەری قسەیان لەگەڵدا کرد، گوتیان ئەی خەلیفەی موسڵمانان، تۆ لە سەرەمەرگدای، مەرسومێکی سەرۆکایەتی دەربکە بۆ ئەوەی موچەیەک بۆ منداڵەکانی خۆت ببڕیەوە. لە دوا ڕۆژدا منداڵەکانت بەو موچەیە بژی و ژیانی خۆیان ببەنە سەر. عومەری کوڕی عەبدولعەزیز فەرمووی نەخێر، هەرگیز شتی وا ناکەم. منداڵەکانی من، کوڕ و کچەکانی من ئەگەر پیاوی خراپ بن، پیاوی باش نەبن، لە هەر شوێن و جێگایەک بمرن و لە نێو بچن باکم پێیان نییە. من چۆن شتی وا دەکەم مەرسومێک دەربکەم موچیان بۆ بڕمەوە، هاوبەش بم لەگەڵ ئەو گوناح و تاوانانەی کە منداڵەکان بەو موچێ ئەنجامی ئەدەن. چۆن شتی وا دەکەم ماڵ و سامانێک لە دوای خۆم بەجێ بهێڵم، منداڵەکانیشم تەڕاتێن بکەن و گوناح و تاوانی پێ ئەنجام بدەن. ئەگەر مرۆڤی باشیش بن، خوای گەورە ڕاستە و خۆ سەرپەرشتیان دەکا، پێویستیان بە من نییە. فەرمووی ئینە وەلیە الله الذی نەزەل الکتاب وهو يتولى الصالحین. ئەو خودایی کە قورئانی دابەزاندیە ڕاستە و خۆ سەرپەرشتی پیاوی ساڵح دەکا. ئەگەر ئینسانی باشیش نەبن، ئینسانی خراپ بن، لە هەر دۆڵ و شیوێک دەمرن و بە هیلاک دەچن، من باکم پێیان نییە. ئەوە نمونەی سەرکردەی خواناس و بەویژدان و متەقیە. وصلى الله على محمد وآله وصحبه وسلم.